دەرمان چارەسەرە بەڵام کەی دەکرێت دەرمان ببێت بە ژەهر یاخود بە شێوازێک لە شێوازەکان زیان بە تەندروستی ئێمە بگەێنێت. چەندین بابەتی جیاواز بیرۆکەی جیاوازەیە کە تا ئێستا لە نێو بەشێک لە ئێمەدا لە کۆمەڵگەی کوردیدا ماوەتەوانێت شێوازی بەکارهێنانی دەرمان، کاتی هەڵگرتنی، شێوازی خواردنی، ڕێژەی خواردنی دەرمان و چەندین بابەتی دیکە یاخود بەکارهێنانی دەرمان بە بێڕێنمایی یاخود بە بێڕێنمایە پزیشکەکان تەندروستی تۆ و مەفعولی ئەو دەرمانە بەکوێ دەگەێنێ. گفتوگوێن بابەتە لەگەڵ دکتۆر ڕەهێڵ فەرهاد پزیشکی دەرمانساز دەکەین کە ئەمڕۆ لە ستۆدیۆ ڕاستەخوو میوان ئێمەیە. دکتۆر بەخێراتی. زۆر سپاس. زۆر بەکوتمان دەرمان چارەسەرە بەڵام کەی دەبێ بە ژەهر؟ خۆی لە ڕاستیە وتەی پزیشکێکی سوێدی هەیە کە 500 ساڵ لەمەوە پێش ئەڵێت دەرمان و ژەهر تەنها بڕەکەیان گیان نەکاتەوە، وەگەرنا ئەگەر بە بڕێکی پێویست دەرمان وەرنەگیرێت ئەبێ بە ژەهر. لە ڕاستیە بوونی دەرمان بە ژەهر بۆ وەگەڕێتەوە کە ئەم دەرمانە پێکهاتەیەکی کیمیایی هەیە و ئەبێتەوەی گۆڕانکاریکی بایۆلۆژی لە جستەیە. کاتێک ئەم دەرمانە بە پێی پێویست لە کاتی پێویست بۆ کەسی دیاریکراو بەکار نەهات، زیاد لە حەدی خۆی بەبێ ڕەچاوکردنی ڕێنمای پزیشکەکان بەکار نهات، کاریگەریەکی خراپ لەسەر جستەی کەسەکە جێهێڵێت کە ڕەنگە سەرکێشە بۆ ژەهراوی بوون لە کۆتایی دوای ژەهراوی بوون ڕەنگە ژانی کەسەکە بخاتە مەترسیەوە. کەواتە دکتۆر بۆم نەچەکێک ئەزانێت کە ئەو دەرمانە و چارەسەر بەکاری دێنێت، بەڵام کە دەبێتە بمنە ژەهر بۆ ئەو تاکە چ کاریگەریەکی لەسەر جستی ئەو تاکە جێدەهێڵێت، یعنی چوا دەکات دەرمانێک بێتە ژەهر تەنها ماوەی بەسەرچوو یان دەکرێت بڵێن هۆکاری دیکەش هەیە؟ لە ڕاستیە وەکو ئاماژەمان پێدا ئەگەر دەرمانەکە بە بڕێکی زۆر لەوەی کە دیاری کرابوو بۆ کەسەکە بەکار هات، بەر لەوەی باسی ئەوە بکەم ئێمە دوو شتمان هەیە لە دەرمانە، کاریگەری لاوەکی دەرمانمان هەیە لەگەڵ ژەهراوی بوون. کاریگەری لاوەکیەکە ئەوە کۆمەڵێک نیشانەی سادەن، هەنێک جاریش قورسن کە پێشبینی کراون، یعنی ئەکرێ ئێمە پێشبینیەوە بکەین کە دەرمانێکی وەکو ئەلەرمین تووشی گێژبوونمانەکات، چونکە هەر پێکهاتەی دەرمانەکەەوە دروستکراوە کە تەسیرەکە لەسەر مێشک و بێتەوەی گێژبوون. بەڵام هەنێک جار ئەم دەرمانە کە زیاد لە دۆزی خۆی زیاد لە بڕی خۆی بەکار هات ئەبێتە هۆی ژەهراوی بوون کە هەموو دەرمانێک ژەمێکی دیاری بۆ دیاریکراوە، ژەمی کاریگەری بۆ دیاریکراوە لەگەڵ ژەمی ژەهراوی. ئەگەر ئەو گەشتینە ئەو ژەمە ژەهراوی بوون ڕۆدا، بەڵام هەنێک جار پەیوەندی بە ژەمەکەشەوە نیە، هەنێک جار پەیوەندی بەوەیە کە ئەم کەسێکی گونجاو نیە بۆ وەرگرتنی ئەم دەرمانە. بەسیترین دەرمان پاراستۆڵەکە هەمومانەزانی، کاتێک کەسێک جگەری نەخۆشە نەبێ بە هیچ شێوازی پاراستۆڵ بەکاربێنێ، لەبەرەوەی جگەر ئیشی گۆڕانکاریکردن لە پێکاتی پاراستۆڵەکە بۆی بە ئاسانی بکرێتە دەرەوە لە جسمان کەڵەکە نەبێت. بەڵام ئەگەر کەسێک جگەری نەخۆش بێ ناتوانێت مێتابۆلیزم بۆ پاراستۆڵ بکات، مێتابۆلیزم بەسەر پاراستۆڵا بێنێ، پاراستۆڵەکە کەڵەکەی بێ لە جسمە ئەبێتەوەی ژەهراوی بوون و نیشانەکانی لە نیشانی سادەی بە ڕشانەوە و گێژبوونەوەوە دەست پێکات تا مردنیش هەنێک جار لە کەسەکان. دکتۆر ئەم بڕە لە یەک کاتا بۆ من لە ڕۆژێکە 6 دانە پاراسی تۆ بخۆم بۆ نەیە خودت بە درژای ژیانە بکە بعادەت هەموو ڕۆژێک دانەیەک دوام بخۆم، دەکرێت ئەو کاریگەری کە لەسەر جستەی من دەردەکەوێت لە ماوەکی کورتخانە بێ خود درێژخایەن؟ هەردوو جۆرەکەمان هەیە. ئەگەر کەسەکە بۆ ماوەیەکی دوور و درێژ لەسەر دەرمانێ بێت، ئەوە شتێک هەیە پێوترێت کرۆنیک تۆسیستی، واتە ژەهراوی بوونی درێژخایەن کە ئەمە نیشانەکانی هێواشتر و درەنگتر لە کەسەکە دەرەکەوێت. بەڵام هەن شتێکی تریشمانە پێوتر ئەکیوت تۆکسیستی، واتە ژەهراوی بوونی لە ناکاو. ئەمەش کاتێکە کە کەسێک زیاد لەو بڕە کە پێویستە وەربگرێ. بە نمونە پاراستۆڵ ئێمە ئەڵین تا لە ڕۆژێکە تا 4 گرام واتە 8 حەب ئاساییە، بەڵام ئەمە نابێت بۆ ماوەیەکی درێژ ئەم کەسە لەسەر ئەمە بێت، چونکە ئەگەر وا بێ ئەبێتەوەی تێکچوونی جگەری بێتەوەی ژەهراوی بوونی جگەری. بەڵام ئەگەر کەسێک لە ڕۆژێکە 1 گرامیش لە پاراستۆڵ بەکاربێنێ بۆ ماوەیەکی زۆر، چونکە هەموو دەرمانێک بەشێکی یعنیەگەر بڵین لە 100% ناکرێتە دەرەوە، بەشێکی هەر لە جسمە ئەمێنێتەوە. بە بەردەوامی وەرگرتنی ئەم دەرمانە بێت هۆی کەڵەکەبوونی دەرمانەکە لە جسمە، ئەویش لە هەمان کاتە دوای ماوەیەکی زۆر ژەهراوی بوون لە کەسەکە دەرەکەوێت. باشە دکتۆر، ئەمە زانیاری وەرسەبارەت بەم بابەتە بۆن منە بەروارێک لەسەر دەرمانێک نووسراوە لەو بەروارەیە بەسەر دەچێت، گربێت و ڕۆژێک لە دوای ئەو بەروارە یاخود ماوەیەک لە دوای ئەو بەروارە ئەو دەرمانە بخورێت، دەکرێت بڵێن دەرمانەکە بۆتە ژەهر؟
لە ڕاستیە مۆزۆی ئەکسپایر بە تایبەتی ئەکسپاری دەرمان بابەتێکە کە بەداخەوە هۆشیاری خەڵکی ئێمە لە ئاسیا زۆر لاوازە و من بەشێکیشی بە تاوانی میدیاکانی ئەبینم کە ئەم بابەتیان زۆر گەورە کردووە لە بەرچاوی کۆمەلگایە لە ڕاستیان مۆزوی ئەکسپایر کە ئەڵێن ئەکسپاری دەرمان یعنی ئەم دەرمانە هەتا ڕۆژی بەکارهێنانی لە 100% کاریگەرە هەتا ڕۆژی ئەکسپاری ببوورە هەتا ئەو ڕۆژی کە لەسەر پاکەتەکە نووسراوە ئەکسپایرە لە 100% ئەکسپایرە بە نمونە وەربگرین پاراستۆلێکمان هەیە لەسەری نووسراوە مانگی 4 2022 تا ئەو مانگە لە 100% کاریگەرە ئەگەر من مانگی 5 بەکاری بێنم چی ڕۆدا هیچ ڕوونادا بەڵکو کاریگەرێکی کەمەکە کاریگەرەکەی بێ بە لە 190 باشە چ کاتێک ئەکسپایر کێشەیە یەکەم ئەگەر ئەم پێش بەرواری ئەکسپایر بوونەکە دەرمانەکە لە شوێنی گونجاو هەڵنەگیرێ کە ئەمە زۆر مهمە خەڵک لەوە تێبگا هەڵگرتنی دەرمان لە شوێنی گونجاوە زۆر گرنگترە لە ئەکسپایر بوونەکەی زۆر جار دەرمانمان هەیە ساڵێکی ماوە بۆ ئەکسپایر بوون کەمە لە زۆر ینی ناوەندی میدیایی من ئاماژەمە پشتە داوە دەرمانمان هەیە ساڵێکی ماوە ئەکسپایر بێ بەڵام خراپ بووە ینی لەبەرەوەی هەڵگرتنەکەی گونجاو نەبووە لەبەرەوەی لە شوێنی گونجاو هەڵنەگیراوە لەبەرەوەی شوێنی گونجاو چۆنە ئێمە ئەوی کوردمان بینی بە دەرگای سراجەکەی بەقەت دەرمانخانەیە بەس دەرمانی تایە لە کەوانتەرە لە پلەی گەرمی ژوورە لە ڕاستیە ئەو شێوازی هەڵگرتنەش گونجاو نییە لە ناو سەلاجەیە بەڵکو ئەوەی کە هەیە لەبەروی وتمان دەرمان مادێکی کیمیاییە پێویستە ئەم مادانە ئەم دەرمانانە لە شوێنی تایبەت هەڵبگیرێن بەسیترین نمونە ئێمە کاتێک کە میوە ئەکڕین زۆرێکمان بەبێ ئەوەی بیشۆینەوە ئیخینە ناو سەلاجە کە زۆر جار ئەم میوەیە بەکتریای پێوەیە ینی کۆمەڵێک میکرۆبی پێوەیە ئەکرێت لە ئەنجامی نزیکی لە دەرمانەکەەوە یا لە شروبێکەوە یا لە حەبێکەوە بگوازرێتەوە بە تایبەتی بۆ ئەوانەی کە شروع بن باشە ئەگەر شروبەکە بە جوانی سەرینەن ڕابێتەوە ئەم بەکتریا گوازرێتەوە ئەم میکرۆبە گوازرێتەوە بۆ شروبەکە ئەبێتەوەی تەکچوونی شروبەکە کەسەکە بەدر لەوەی کە ئیسفادە لە دەرمانەکە ناکات چی دیکە ئەبێتەوەی نەخۆشکەوتنی کەسەکەش ئەمیست لەسەر ئەکسپایر بوونەکە ئەوە ئاماژە پێ بدەم ئەگەر ئێمە دوای ئەکسپایر بوونیش دەرمان بەکاربیێنین ئاساییە وەکووتمان ئەگەر شوێنی هەڵگرتنەکەی گونجاو بێ بڵێ بەڵام ئەوەی کە زۆر گرنگە نابێ بە هیچ شێوازی مامەڵە بە ئەکسپایرەوە بکرێت واتە نەخۆش حەقی خۆیەتی لە دەرمانخانەیە شتی ئەکسپایر وەرنەگرێ باشە مامەڵی پێوە نەکرێت بەڵام ئەگەر هەندێک بابەتکە بەسەر چۆ یاخود دەربان بەسەر چوە لە نێو دەرمانخانەکان خودی خۆیاندا بوونیان هەیە بەڵێ بە تاکید چونکە ینی هەموو دەرمانخانەیەک بەلایانی کەمەوە لە کەمترین حاڵەتە 1500 ئایتمی تایە 1500 دەرمانی تایەکە لەوانەیە قرس بێت مەنەیجی هەموو مادەکە هەموو ئەو 1500 ئایتمە بکەیت هەنێک جار تەیەکەوێت بەڵام ئەگەر کەسەکە عەمدیە ئەم شتەی کرد ئەوە بە تاکیدەوە ئەوە تاوانە بەڕاستی نابێ بەڵکو کە دەرمان ئەکسپایر بوو پێویستە لە شوێنێکی تایبەتە هەڵبگیرە و بسووتێنەوە بخرێتە مەحرەقەوە بەڵام ئەگەر لە نەخۆشخانەیەکی حکومی کەسێک دەرمانێکی وەرگر کە ئەکسپارەکەی مانگی چوارە لە مانگی چوارە وەریگرت پێویست ناکە هەڵایەکی ئەعلامی گەورەی لەسەر بکرێ بەڵکو کەسەکە ئیسفادەی لێکات و بە تاکید هیچ کاریگەریی خراپیش لەسەر نەخۆشەکە دروست ناکە ئەگەر لە شوێنی گونجاوە هەڵگیرابێ باشە سەرچاوی هێنانی دەرمان ئەمە هەندێک جار بۆ منە دەرمانێکە بێن بۆ دەرمانخانەیەک مارکێکی ئەڵمانیە بۆ نموناڵێت ئەم دەرمانە بەرە بە دیلی ئەوەیە هەمان مەفعولی هەیە لە بەغدا دروستەکرێ بۆ نمونە لە تورکیاوە بە قاچاق هێنراوە هەندێک جار لە زاری دەرمان خانەکانەوە ئەمانە ئابیستین ئەمە چۆن مامەڵە لەگەڵ سەرچاوی دەرمان بکەین ئەکرێ کاریگەری لەسەر مەفعول و جستی ئێمە دروست بکات بەڵێ بە تاکید خۆی لە ڕاستیە سەرچاوی دەرمانەوە ئیشی حکومەتە کە ڕێکی بخام کاتێک ئێمە مەفروزە لە دەرمانخانەیەکە ئێمە دەرمانێک وەرەگرین مەفروزە کوالیتێکی باش بێ یعنی ئەگەر من لە شەریکەیەکی مەسەلەن ئەڵمانیەوە بچم شەریکەیەکی بەریتانی بەکاربێنم لە ڕاستە نابێت جیاوازێکی ئەو توی هەبێ چونکە هەموو شەریکاتێک تێستێکانەی پێوترێ بایۆئیکیڤالەنس تێست کە ئەم دەرمانێکە دروستەکە مقارنەیەکە لەگەڵ ناوی بینی دەرمانە ئەسڵێکە یان نابێت فەرقێکی وایان هەبێ بێت چەند پێرسنتێکی کەم فەرقی هەبێ بەڵام لە ڕاستیە ئەوانی کە ئێستا لە کوردستانە هەن بەداخەوە دەرمانی قاچاقمان هەیە دەرمانی بێکوالیتیمان هەیە هەموو ئەمانە پێویستی بە ڕێخستنەوەیە لە ڕاستیا و ئیشی حکومەتەکە ڕێخستنەوە
و لێپێچینەوە لەگەڵ سەرچاوەکانی هێنانی دەرمانە بکات. باش ئەم دەرمانە بێ کوالێتیانە ئەم گۆڕانکاریە لە پێکاتەکەی کاریگەری لەسەر جەستی ئەو تاکە نابێت بۆم نەدەرمانێک بەکارێنێت بۆ گرفتێکی خۆی تا چەند کاریگەری لەسەر گورچی لە جگەری بابەتەکانی دیکە دروست ناکات لە بریەوەی چارەسەری بکات. لە ڕاستیە کاتێک ئەڵێن دەرمانی بێ کوالەتی شتەکە با کورت بکەینەوە لەوەی کە ڕەنگە فعالیەتی ئەم دەرمانی کە هەمانە کە نایبنین بێ کوالەتی یا کوالەتی کەم فعالیەتەکەی وەکو دەرمانێکی کوالەتی بەرز نەبێ کە فعالیەتەکەی ئەمە نەبوو کاتە نەخۆش بە نمونە حەبێکی شەکرەی ئەخوات کە مەفروض شەکرەکەی دابەزێنە کاتێک ئەیخوا دوای خواردنی حەبەکە سێرەکەی شەکرەکەی هەر کۆنتڕۆڵ نەکراوە شەکرەکەی هەر بەرزە بۆی ئەمە مەترسی لەسەر ژیانی کەسەکە دروستەکە لە ڕاستیە حەبەکە ئەخوات و ئازانی شەکری کۆنتڕۆڵە بەڵام شەکرەکەی هەر بەرزە و سەرێکیشە بۆ ئەوەی کۆمەڵی نیشانی خراپتیای دەبکەوێت حەبی زەختی هەیە ئەم دەرمانە کوالەتی کەمە وەرەگرێت زەختەکەی وا ئەزانی کۆنتڕۆڵە بەڵام کۆنتڕۆڵ نییە بە تاکید بەرزبوونەوەی فشاری خوێنیش کاریگەری و لێکۆتی خراپ لەسەر ژیانی کەسەکە دروستەکەم. باشە بەکارهێنانی دەرمان بەبێ ڕێنمای پزیشک بۆ نمونە ئەم شتە زۆر باوە و زۆر جاریش ئەیبینی لە نێو کۆمەڵگەیە من کێشەیەکم هەیە بە کەسی بەرامبەرم ئەڵێ من فلان دەرمانم بەکارهێنا زۆر ئیسفادەم لەکرد منش ڕاستەخۆ بێ پرسی دکتۆر بێ هیچ شتێکشم هەمان دەرمان وەرئەگرمەوە ئەمەش دەرمان ئەکا بەژەهر لە ڕاستیە بەکارهێنانی دەرمانی کەسی تر کەسی بەرامبەر هەڵەیەکی زۆر گەورە مەترسیدارە لە ڕاستیە چونکە زۆر جار ئەم دەرمانە کە ئەدرێ بە کەسێک بۆ چارەسەری دقیقی ئەو حاڵەتەیە کە کەسەکە هەیەی چارەسەری ئەو نیشان و نەخۆشانەیە کە ئەو کەسایەتی کە دکتۆر لە ئەنجامی پرسکردن و لە ئەنجامی پرساکردن لە نەخۆشەکە بۆی دەرەکێت کە حاڵەتەکە چی بەڵام کە کاتێک من هەمان نیشانم هەبێ مانای ئەوە نییە کە هەمان نەخۆشیم هەبێ چونکە بە تەنها سەر ئێشە لەوانەیە نیشانەی چەندین نەخۆشی بێ کاتێک من سرم دێشێ نابێ بڵێم کەسی بەرامبەر بڵێ بەڵام نیش سرم ئێشی کردووە ئەم دەرمانە بەکارهێناوە لە ڕاستیە نیشانەکە ئەبێ بزانین سەبەبی چییە لە سەرچاوەکە چارەسەر بکرێن نەک نیشانەکە ئەمە یەکەم دووهەم هەموو دەرمانەیە وەکو ئاماژەمان پێیا هەڵگری کۆمەڵێک کاریگەری لاوە چییە کە لە کەسێکەوە بۆ کەسێکی تر فەرقەکە لە کەسێکە نیشانەی سادە و سمپڵ دەرەکەوێت لە کەسەکە بەڵام لە کەسی ترا نیشانەکان زۆر ئاڵۆز و قورسترن و خەتەرناکترن لە کەسەکە بۆیە باشترە لە کاتی وەرگرتنی دەرمانە مشاورە بە کەسی پسپۆری دەرمان بکرێت تر ئایا پزیشک بێ یا پزیشکی دەرمانساز بێ بۆ ئەوەی کاریگەری لاوەکی دەرمانەکە کەم بێتەوە بە سەلامەتی ئەو دەرمانە وەربگیرێ. باشە هەندێک دەرمان هەیە بەو نەتاکەکە ڕۆژانە بەکاری دێت من مەبەستم لە دەرمانی حەبی خەو بەکارێنێت بەردەوام ڕۆژانە بەکارێنێت ئەڵێ من خۆم باش نییە ئەم حەبە بەکارێنم باشترە بم ئەمە گرفت بۆ تاکەکە دروست دەکات دەگاتە حدێک بۆ منە لە جەهستەی کاریگەریکی تەواوەتیدا دروست بکات لە هەمان کاتە بێتە ژەهر لە ڕاستی ئەو دەرمانانی کە ئاماژت پێە بە تایبەتی ئەوانی کە بۆ چارەسەری خەون بپرسیم زین چ جۆرە حەبێک بەکارهێنرێت هەنێکیان ئاساین ینی هەموو کەسێک ئەتوانێت بەکاری بهێنێ وەکو مەسەلەن هۆرمۆنی میلاتۆنینەکە ئەمە خۆی بەرپرسە لە ڕێخستنی خەو بەڵام لە هەمووی گرنگتر ئەوەیە کە ئینسان بەر لەوەی کە قرار بدا کە دەرمان بەکاربێنێ بە تایبەتی بۆ ئەو نیشانانە بۆ ئەو حاڵەتانە وەکو کەم خەوی پێویستە بە دوای سەبەبی کەم خەویەکە بگەڕێ و ئەمە پێویستە دکتۆر دیاری بکات ئێمە ناتوانین لە خۆمانەوە بڵێین کە تۆ کەم خەویت یەکسەر بڕۆ ئەمە بەکاربێنە لەوانەیە حاڵەتەکە بەهۆی تێکچوونێکی فسیۆلۆجیەوە بێ وەک لەوەی کە دەرونی بێ بۆیە پێویستە دکتۆر دەستنیشانی بکات کە ئەم کەم خەوێ سەبەبی چیە بۆیە نەخۆشی ئەمە بەداخەوە ئەوێت بەبێ ئەوەی کە دکتۆر ببینێ خۆی لە ماڵەوە چارەسەری خۆی بکات کە ئەمە لە هیچ وڵاتێک ئەم شتە نییە نابێت دکتۆر نەخۆش بەبێ گەڕانەوە بۆ پزیشک و پزیشکی دەرمانساز قرار لەسەرەوە بە کە چی بەکاربن و چی بەکارنێنێ بە تایبەتی ئەگەر حاڵەتەکە حاڵەتێکی دەرونی بێت باشە خواردنی دەرمان تەمەەن جیا دەکاتەوە بۆ نمونە دەرمانێکە بێت بۆ کەسانی سەر و 16 ساڵ کاتێک منداڵێک بەکاری بێنێ زیانی لاوەکی یاخود زیانێکی درێژخانی بۆ منداڵەکە بێ ئەمە هیچ گۆڕانکاری دروستەکە بەڵێ بەتەئکید چونکە فسیۆلۆژی جسمی ئینسان لە یەکەم ڕۆژی لەدایک بوونەوە هەتا کۆتایی تەمەن بە بەردەوامی لە گۆڕانکاریایە ئەوەی کە لە بیدایەتی تەمەنەوەی یعنی لە سەرەتاکانی تەمەنەوەیە سیستەمی جسمی پێنەگەییوە بۆیە ئەبێ بە ڕەچاوکردنی ئەو بایۆلۆجی و ئەو فسیۆلۆژی ئەو کۆ مناڵەکە هەیەی دۆز و ژەمی دەرمانەکە دیاری بکرێت بەڵام کە گەشتە 18 ساڵی تر ئەگەینە ژەمی ئەدەڵت دۆزینگ یاخود ژەمی هەرزەکار و پێگەشتووان
لەم فترێشا ژەمێکی ترمان هەیە ئەگەینە کۆتایەکانی تەمان ئیتر لەوەیە کە ئیتر دووبارە ئەگەڕێنەوە بۆ هەمان سیستەمی مناڵی کە وردە فسیۆلۆژی جسمی ئێمە بەرەو خاوبوونەوە ئەڕوا بەرەو تەمەڵی ئەڕوات ئەبێ دۆزەکە کەم بکەینەوە بڕەکە کەم بکەینەوە بۆ لەبەر ڕەچاوکردنی سیستەم و فسیۆلۆژی ئەندامەکانی ئەو کەسی کە تەمەنی هەڵکشاوە بۆیە بەڵە بە تاکید هەتا لە ڕەگەزیش ئەگۆڕێ یعنی هەنێک جار لە ڕەگەز لە تەمەن و هەروەها لە هەنێک حاڵەتە هەنێک حاڵت بۆ ئینسانیەتە پێشەوە مەسەلەن نەخۆشیەکە ئەبێ ڕەچاوی نەخۆشیەکە بکرێت بەپی نەخۆشیەکە دۆزی دەرمانەکە دیاری بکرێت هەنێک جار خانمێک دووگیانە ئەبێت بە ڕەچاوکردنی دووگیانە یەکەی ڕەچاوی ژەم و جۆری دەرمانەکە بکرێت. باشە دکتۆر هەندێک چارەسەر هەیە یاخود دەکرێت بڵین هەندێک دەرمان هەیە بە بەردەوامی کە تاکەکە بەکاری دێنێت ئەگەر گۆڕانکاری لە کاتەکەی بکات بۆ منە پزیشک بۆ کاتی نیۆڕۆبووینوس یان بۆ کاتی ئێوارە پێشان دوای نام ینی ئەم گۆڕانکاریانە دروست کات کارگەری لەسەر جستەی تاکەکە دەبێت ئەو دەرمانە یان مەفعولی کەمترە بێتەوە ئەگەر بپرسیم بزانین بپرسیم زانین چ جۆرە دەرمانێک بەکارهێنێ ئەگەر دەرمانە دژە بەکتریاکان و یاخۆ ئەنتیبایۆتیکەکان بوو ئەبێت ڕێک ئەو کاتی کە بۆی دیاریکراوە لەو کاتیا بێخوا زیاد و کەمکردنی ئەو کاتە کاریگەری لاوەکی لەسەر نەخۆشەکە جێڵێ و ئاکات کە ئیسفادە لە دەرمانەکە نەکای یاخود تووشی کاریگەری لاوەکی دەرمانەکە ببێ بەڵام ئەگەر بێت و کەسەکە ئەم دەرمانی کە بۆی دیاریکراوە خۆی بەبێ گەڕانەوە بۆ پزیشک کاتەکەی بگۆڕێ ئەگەر مەسەلەن بنمونە دەرمانێکی شەکرە بێت دکتۆر بووی داناوەکە لە بەیانیان نابخورێ لەوانەیەم کەسە کۆمەڵێک دەرمانی تری هەبێ کە دکتۆرە مەبەستی ئەوە بێ بۆ ئەوی کەسەکە لی تێکنەشە لە ژەمێکا دوو دەرمان وەرنەگرێ باشە مەسەلەن ئەڵە دەرمانێکیان لە بەیانیانە دەرمانێکیان نیۆڕۆ دەرمانێکیان ئێواران ئەگەر سێر دەرمانی هەبێ بۆی کە کەسەکە لە یادگا بمێنێتەوە کە بزانێت چۆن ئەم دەرمانە لە چ کاتێکا بخوات لەبەر ئەوەی کە کاتێک دەرمان دیاری ئەکرێ ئەگە 24 ساعت جارێ یا 12 ساعت جارێ چونکە مەفعولی دەرمانەکە 12 ساعت ئەمێنێتەوە یا 24 ساعت ئەمێنێتەوە زیادکردن لەوە مەسەلەن ئەگەر ژەمێک دەرمانێک بۆ 12 ساعت جارێ بیخۆین ئەگەر بیگەن بە 6 ساعت چیە بێ ئەوە ئەگەینە ژەمی ئەوەی کە نزیبینەوە لە تۆکسیک دۆز یاخود ژەمی ژەهراوی بوون کە کەسەکە لەوانەیە تووشی کاریگەری و یاخود ژەهراوی بوون بێ بۆ دەرمان زۆر باشە دکتۆر بابەتی ئازارشکێنەکان ئەو دەرمانانی یاخود ئەو ئازارشکێنانی هەر لە خۆمانەوە وەری دەگرین ینی هەندێک جار دەرمانخانەکانیش بەبێ ڕێنمای پزیشک یاخود بەبێ ئەوەی بزانن ئەم تاکە چ گرفتێکی لەگەڵا هەیە پێی دەدەن ئازارشکێنەکان لە چ کاتێکدا ینی کاریگەرێکی خراپ بەسەر جستەی تاکەکە دروست دەکات بۆ منە هەندێک جارێ فەوارە ئەوانی کە دەگیرێتەوە دەخورێ هەندێک جار بڕێک حەبی بۆ دەنووسێ ئەما کە فلان ئازارە هەبوو بیخۆ مەیخۆ ئەمانە چۆنە ئازارشکێنەکان تبەن لە وڵاتی ئێمەیە یەکێکن لەو دەرمانانە کە زۆرترین خواستی لەسرە لە ڕاستیە لە زۆرێک لە حاڵەتەکانە بە تایبەتی بۆ حاڵەتەکانی سەر ئێشە کە زۆرێکمان بەکاری دێنین هەم ئەمانیش لە هەر دەرمانن هەر هەڵگری ئەو خاستن کە هەڵگری کۆمەڵێک کاریگەری لاوەچین زۆر گرنگە لە سەرچاوی بڕوا پێکراوەوە ئێمە ئەم دەرمانە وەربگرین مەبەستم پزیشک و دەرمانسازە بە تاکید دەرمانسازیش خۆی ناتوانێت لە دەرمانخانەکانە ناتوانێت هەموو دەرمانێکی ئازارشکێن بدا بۆ کەسە چونکە هەنێک دەرمانی ئازارشکێن هەیە کە گەر وا ناوی بنین کە بە قووەتن لە ڕاستیە وا ناوی بنین بۆ هەموو کەسێک گونجاو نییە بەڵام کێشێن دەرمانانە چی کێشێن دەرمانانە ئەوەیە کە بە بڕێکی زۆر بەکارهێنرێن کەسەکە هەر ئەوەنە ئازارێکی بۆ هاات یەکسەر پەناباتە بەر سەلاجەکە و حەبێکی پاراستۆل یا پرۆفینە یا ڤۆڵتارینەگەخوا کە بەبێ ئەوەی بزانی ئایا ئەم دەرمانە بۆ ئەو گونجاوە ڕەنگە کەسەکە گورچیلی تاوا نەبێ بەخۆی نەزانێت ڕەنگە کەسەکە جگەری تاوا نەبێ بەخۆی نەزانێت ئەمانە ئەگەر لە کەسێکە هەبن نابێ بە شازم دەرمانانە بەکاربێنێت ئەبێ بە دکتۆر لەژێر ڕێنمای پزیشکە ئەو دەرمانانە بەکاربێنێت هەنێک جار ئەم دەرمانانە خۆیان کە بەردەوامی لەسەری بەردەوام بووین وامان لێ ئەکات کە ئەگەر جارێک نەیخۆین ئازارەکەمان لە چاو جاران بەقوتر ببێ و ئەمە توێژینەوەی لەسەرەکە بە تایبەتی ئەوانەی کە بۆ سەر ئێشە و شقیقە بەکار ئەهێنێن توێژینەوەی لەسەرەکە ئەگەر بەردەوام بوون لە سەریان دەبێتەوەی ئەوەی کە حەجم و بڵین کە بڕی ئازارەکەمان زیاتر بێ ئەگەر وازی لێ ببێنین وامان لێ بکات بەردەوام بین لەسەر دەرمانەکە بۆیە بە هیچ شێوازێک ئامۆژگاری هیچ کەسێ ناکەین ئەگەر لەبەر ئازارێکی بەسیتیش بێ
ئازارشکیان بەکاربێنێ ئەگەر ئازارەکەی قورس بوو کۆمەڵێک دەرمان هەیە کە دەرمانساز سەلامەتن لە ڕاستیەوە بە پرسیارکردن لە نەخۆشەکە بۆی دەرەکەوە کە گونجاوە بۆم کەسە بدرێیان. باشە دکتۆر بۆنە دەرمانێک تاچانێک ئەتوانێت بمێنێتەوە گە بەشوازێکی دروستی شەڵبگیرێت بمنە من دەرمانێکم ئەمڕۆ بۆ ئەنووسرێت بەکارێنم دوایەوە گرفتەکەم نامێنێت پاش چەندێک دەبێتە ژەهر بۆ من ئەگەر بە سەریش نەچێت ئەتوانێت چەندێک بمێنێتەوە مانگێ دوان سیان چەندێکە مودەکەی بەپی دەرمانەکەی لە ڕاستیە هەنێک دەرمان هەیە ئەکسپایرەکەی مەسەلەن 2 ساڵی ماوە بەڵام وا دیاری کراوە بە تایبەتی ئەو شروبانی کە بۆ مناڵان بەکارێنێ بۆ ئیلتیهابات یاخود بۆ شروبە دژە بەکتریانە پێویستە هەنێکیان پێویستە بۆ ماوەی 3 ڕۆژ بەکاربێنرێ هەنێکیان پێویستە بۆ ماوەی 7 ڕۆژ بەکاربێنێ هەنێکیان پێویستە بۆ ماوەی 14 ڕۆژ بەکاربێنێ لە دوای ئەمە نابێ بەکاربێنرێت و بێ فڕە بدرێن بەڵام هەنێکی تریان ڕێنمایە ئامەکە وایە کە تا کاتی ئەکسپایر بوون ئەگەر بە سەلامەتی هەڵبگیرێ ئەتوانین بەکاری بێنین. باشە دکتۆر هەندێک جار جیاوازە دەرمانخانەکان لە شوێنی کەش دەرمان بەدەست دەخرێت دەرمانی قەڵەوی دەموچاو دەرمانی درێژبوونەوەی قژ و چەند بابەتێکی دیکە هەیە ئەمانش بە هەمان شێوە مەفعولی ئەو دەرمانە پزیشکیانیان دەبێت کاتێک ئێمە بە شێوازێکی هەڵە بەکاریان بهێنین. نەخێر لە ڕاستیام دەرمانانە ئەتوانم بڵێم وەکو چەکێکن کە خەریکن میلەتی ئێمە کۆمەڵکوژەکەن لە ڕاستیە چونکە سەرچاوەکانیان دیار نییە و پێکهاتەکانیان دیار نییە بەعکسەوە کۆمەڵک توێژینەوە هەن کە من ئومێدوار مەگەر دەرفەت بێ کاتێکی تر لە خزمەتانە بن بۆ باسکردنی ئەو دەرمانانەی کە بۆ دابەزانی کێش بۆ بەهێزکردنی توانای جنسی بۆ جوانکردنی پێست و بۆ کۆمەڵک حاڵەتی تر کە بانگەشی ئەویان لێکرێت کە سروشتی بن بەڵام سروشتی نین هەڵگری کۆمەڵێک پێکاتی کیمیایی مەترسیدارن کە ئەم دەرمانە کۆمەڵێک دەرمانی کیمیایی تایە کە ئەم دەرمانانە زۆر خراپن کاریگەری زۆر خراپ لەسەر کەسەکە بەجێ ئێڵن بۆیە وەکو ئاماژم پێیا خەریکن میلەتی ئەمە کۆمەڵکوژەکەن لە ماوەی ڕابردووە بینەری ئەوە بووین کە چەندین گەنج لە تەمەنی 18 ساڵی و 20 ساڵی و 22 ساڵیە گیانیان لە دەستداوە بۆی ئەم دەرمانانەوە چونکە نازانرێت چۆن مامەڵی لەگەڵا بکرێ وە سەرچاوەکەی نازانرێ هەڵگرتنەکەی نازانرێ پێکاتەکەی نازانین بۆیە کەسەکەی خوات و لە کۆتاییە ئەبینی ئەبێتەوەی گیان لە دەستانی کەسەکە بۆیە زۆر مەترسیدارن شوێنی ڕسمی مامەڵە پێکردن بە دەرمانەوە برێتیە لە دەرمانخانە ڕسمیەکان لەژێر ڕێنمایی پزیشکی دەرماساز. بەڵێ دکتۆر هەر لەسەر ئەو بابەتە بۆ منە دەرمانێک هەیە خۆت حەبێک هەیە دەڵێت کولی ڤیتامینەکان نەخۆ دەگرێت یاخود زینکی تێدایە بۆ هەندێک بابەتی دیکە باشە چارەسەرە تەنان لە نێو بەشێک لە دەرمانخانەکان ئەفرۆشرێت ئەمانە شەرەچێتە قەڵبی ئەم بابەتەوە واتە دەرمانێکەیە دەتوانێت یان حەبێکەیە هەموو ڤیتامینەکان زینک و بابەتەکانی دیکە لەخۆ بگرێت. بەڵێ بە تاکید مەڵتی ڤیتامین شتێکە ینی زۆر کۆمەنە و زۆر بەربڵاو لەناو هەموو دەرمانخانەیەکە و هەموو دەرمانخانەیە دەتوانێت مامەڵی پێوە بکە هەموو نەخۆشێکیش ئەتوانی مامەڵی پێوە بکات چونکە بڕی ڤیتامین و کانزەکانی ئەوەندە زۆر نییە کە ئەگەر کەسەکەش نەخۆش بێت کاریگەری لاوەکی لەسەر کەسەکە دروستکە بۆیە سەلامەتن و بەڕەچاوکردنی تەمەنی کەسەکە ئەتوانی ینی بەکاریبێنی بەبێ گەڕانەوە بە پزیشکیش. باشە لەسەر ئەو زۆر بەکارهێنانەی تۆوتە بۆ نمونە کەسێکەیە کێشەی ڤایتامینەکانی نییە بەڵام ڕۆژانە حەب و دەرمانی ڤایتامینەکان نەخوا بۆ نمونە ڤیتامینێکی 50,000 بۆ منە ڤیتامین دی 50,000 هەفتی دووسێ جایی خوا کێشەی ڤیتامین دیشی نییە ئەمانش دیسانەوە ئەم ڤیتامینانە ئەبن بە ژەهر لە جستەی کەسەکەدا من ئەگەر قسەکە بەغەڵەت نەڕوا من باسی و حەبانەکەم کە مەڵتی ڤیتامینن واتە زۆرێک لە ڤیتامینەکان و بەڵام باسی ڤیتامین بەجیا بکەین بە تایبەتی ڤیتامین دی کە زۆر ینی بەربڵاو لە ناو خەڵکە بە هیچ شێوازێک هیچ کەسێک نابێ بەبێ ئەو فەحسکردن ینی بەسیترین شت بەبێ و فەحس کە بزانە ڤیتامین دیەکەی چەنە بچێ ڤیتامین دی بەکاربێنێ من لە خەڵکم بیستووەکە ئەڵێ من خۆم ئەزانم کە ڤیتامین دی بکەمە یەکسەر ئەچێ پەناباتە بەر ڤیتامین دی لە ڕاستی ئەمە غەڵەتێکی زۆر گەورەیە چونکە زۆربوونی ڤیتامین دی زیاد لە حەدوەرگرتنی ڤیتامین دی بێت هۆی دروستبوونی کێشەکانی گورچیلە و دروستبوونی ڕمل و بەردی گورچیلە کەمە مەترسیدارە بۆ کەسەکە لە ڕاستیە. ئەی ڤیتامینەکانی تر یان بێجگە لە دی بابەتەکانی هەر یەکەیان بەجیا ئەگەر مەسەلەن ڤیتامین A وەربگرین ڤیتامین E وەربگرین ڤیتامین C وەربگرین هەر یەکەیان تا بڕێکی دیاریکرا و سەلامەتن حتا ینی لە بیداەتی قسەکەەوە ئاماژەمان پێەیە بیداەتی دیدارەکە کە دەرمان و ژەهر تەنها بڕەکانیان گیانەکاتەوە کە لە یەکتریەگینا ئەگەر بڕی دەرمانەکەش زۆر بێ بە ژەهر ڤیتامین سیش بنمونە ڤیتامین ئی بنمونە ڤیتامین ئی بنمونە
ئەگەر بڕەکەی زۆر بێ بەڵێ ئەبێت هۆی ژەهراوی بوون ئەبێت هۆی دروستبوونی کاریگەری لاوەکی لە کەسەکە. باشە زۆر بەکارهێنانی دەرمانێک لە کاتی پێویستە مەفعولی کەم دەکاتەوە بۆ نە من هەموو ڕۆژێ دەرمانێ دەخۆم بەڵام دواتر گرفتێکم بۆ دروست دەبێ بەم دەرمانە چارەسەر دەکرێت دەبێت ڕێژێکی زیاتر لەو دەرمانە بخۆم یاخۆ چۆن بڵی مەفعولی دەرمانەکە لە جستی مندا کەم دەکاتەوە بەپی تایبەتمەندی دەرمانەکەی هەنێک دەرمان بەڵێ ئەگەر ماوەیەک لەسەری بەردەوام بیت شتێکی پێڵێن تۆلێرانس جسم وردە لەگەڵی ڕادێت و ئەمانە زیاتر کۆمەڵە عیلاجی دەرونی کۆمەڵی عیلاجی تر ئەگرێتەوە پێویستە کات ژەمەکەت زیادکەی بۆ ئەوەی بگیتەوە هەمان کاریگەری لاوەکی ئەو کاریگەریە کاریگەری کە پێشتر ویستوتە بەڵێ هەنێک دەرمانهەیەی بەڵام شەرت بۆ هەموو دەرمانێک ئەو شتە ڕاستنی. بەڵێ زۆر سپاس بۆ دکتۆر ڕەهێڵ فەرهاد پزیشکی دەرمانساز. زۆر سپاس بەخێرات زۆر سپاس بۆ تاوی زانارەکان.